ئەمساڵ بەهۆی بایکۆتەوە گرفتی گەورە بۆ پرۆسەی خوێندن دروست بوو. قوتابیانی پۆلی 12 ئامادەیش پریشکی زیانی ئەو بایکۆتەیان بەرکەوت. هەرچەندە پرۆگرامی خوێندن کورتکرایەوە و وەرزی خوێندنیش ماوەی 20 ڕۆژ لە کۆتایی ساڵ درێژکایەوە، بەڵام جگە لە ڕووی زانستی خۆیان دەڵێن لە ڕووی دەرونیشەوە زیان بە قوتابیانی 12 ئامادەی گەیشتووە. لە هەر حاڵەتێکا کە پەنا ئەبرێتە بەرکەمکردنەوەی پرۆگرامی خوێندن لە ڕووی زانستی و معریفیەوە کاریگەری سلبی زۆر لەسەر داهاتووی خوێندکار و پرۆسەی پەروەردە و بە شێوازی گشتی لەسەر پێشکەوتنی وڵاتیش جێهێڵێ. ئەمە کاریگەرێکی نەرێنی زۆری هەیە کە حکوومەت و وەزارەتی پەروەردە پەنای برێتە بەرکەمکردنەوەی پرۆگرامەکانی خوێندن. لە هەندێک ناوچە درەنگ دەستکراوەتەوە بە خوێندن، لە مانگی دوا دەستکراوەتەوە بە خوێندن، بۆ پەتابەتی بە پۆلی 12 بۆ پۆلی 9 کاریگەری سلبی هەبوو و حکوومەت نەیتوانیوە وەکو پێویست قەرەبووی ئەو ماوەفەوتاویان بکاتەوە. هەرچەندە قوتابیانی پۆلی 12 ئەمساڵ ئەو پرۆگرامەی بۆیان دانرا بوو بە کورتکراوەی تەواوکرا، بەڵام ئەمە تەنیا بۆ سەنتەری شاری سلێمانی بەو جۆرە بوو. قەزا و نەحێ و لادەکان گرفتیان هەبوو و وەکو پێویست دەوام نەکرا، بەڵام لەگەڵەوەشدا پەروەردەی سلێمانی دەڵێت هیچ گرفتێکیان بۆ دروست نەبووە. ئێمە بە سوپاسەوە زۆربەی پۆلی 12کان دەوامیان کردووە، واتە ئەگەر قوتابخانەیەک یان ئامادەیەک نەیکردبێت ئەتوانم بڵێم تۆزێ درەنگتر دەستپێکەوەیان ژماری قوتابی خوێندکاری کەمەیان هەندێک جار دایک و باوک مناڵی نەناردوێتەوە، ینی خۆشی دوودڵ بووە هەیە وتێتی پارەم پێ نییە پارەی پاسی مناڵەکانم بنێم، ئەمانە هۆکارن. بەڵام بەگشتی ئەتوانم بڵێم یەک زۆربەی 12کان دەوامی کردووە، دوو کە دەستیان کردووە بە دەوام درەنگتر مامۆسایان بە ئیزافی و ڕۆژی جومعە دەرسی پێوتنەوە. جگە لەوە ئێمە ئیوانەمان هەیە، ئیپەروەردەمان هەیە، هەورە فێرگەمان هەیە، تەلەڤیزیۆنی پەروەردەیمان هەیە. ئێمە مەسادرێکن بۆی کە بەبەلاش قوتابی خوێندکار لە ماڵەوە توانێت بیبێنێت و سوودی لێبینێت. کاریگەری بایکۆتی ئەمساڵ دوای وەرگرتنەوەی نمرەی قوتابیان بە تەواوی دەردەکەوێت. لەگەڵەوەشدا دەوترێت کورتکردنەوەی پرۆگرامی خوێندن ئاستی زانستی قوتابیانی دابەزاندووە. ڕامیا ڕۆسمان، کەناڵی پەیام، سلێمانی.